کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە هەڵەبجە بینینی پزیشکی بۆ کرێکاران و پیشەوەرانی سنووری پارێزگاکە کردابێ بەرامبەر ئەوەش بە ئامانگی لەگەڵ سەندیکای کرێکاران لقی هەڵەبجە ئەنجام دەدرێت و چەند مانگێکەوە ڤەرەکە لە کۆمەڵگەکە جێبەجێ دەکرێت. لە خلالی دوو سێ مانگی پێشوو لەگەڵ سەندیکای کرێکاران و پیشەوەران ئۆفەرێکی زۆر تایبەتمان بۆ کردوون، ئەڵبەتە وەکو پێشتریش عەرزم کردنی بۆ زۆرێک لە چین و توێژەکانی کەمانە، بەس ئەمە کە هەمانە تازەترینیانە بۆ سەندیکای کرێکاران و پیشەوەران کە خۆی لە بینینی ئەپسوڵەی دکتۆر و پزیشکمان بێ بەرامبەرە تاقیگە لە 120 داشکاندنمان بۆ کردوون، سۆنەر لە 120 ئەشع لە 120 سەرجەم بەشەکانی کەشپەرستاری و سەنتەری دانەکە هەموو ئەمانە لە 120 داشکاندمان بۆ کردن کە ئەمەش هۆکارێکی زۆر باشە بۆ ئەوەی خەڵکانێک بەدەر لەوەی کە بەخشین بۆ خۆی داشکاندی زۆر باشی کردو لە نرخەکانە لە چاوبازار، ئەمەش هۆکارێکی باشە بۆی بتوانین دەستگیرۆی خەڵکانێکی کەم دەست و کەم دەرامەت و هەژار بەتابەت چینی کرێکاران کەشانی ئەوەن هاوکاریان بکە. نەخۆشخانە و کۆمەڵگەکانی بەخشین ئامانجی سەرەکیان خزمەتکردنی گشت توێژەکانی کۆمەڵگەیە بە تایبەت چیناژار و کەم دەرامەتەکان. بەرپرسی لقی هەڵەبجەی سەندیکای کرێکارانیش دەڵێت بەخشین بەردەوام خزمەتی تەندروستیان بە توێژ ێژاران و ئەوانە کردووە کە باری ئابووریان باش نییە. وەختانە بە سپاسەوە بەڕێوەبەرەوەم ستافی کارجێریش بەڵێنانە کە داشکانی باشمان بکەن ئەوە بوو کەلەشێک بە ناوی هەردوولاوە دروستکرا ئامادەکراوە ئەو سەرجەم خزمەت گوزارەکان داشکانێکی بەرچاوی بۆ کراوە کەلەشەکە لە سەندیکەکانی کرێکاران لە قەڵەبجە بەردەستە و هەر کرێکار و هەر کاسبکارێکە پێویستی پێبێ ئیشەڵا هیچ کەسیش پێویستی بە نەخۆشخانەکان و عیادەکان بەڵام لە حاڵتێکی زۆر کەس پێویستی پێبوو لەوێ بەردەستە و داشکانێکی زۆر باش بۆ کرێکاران و کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە هەڵەبجە بەشێکی زۆری خزمەتگوزاریە تەندروستیەکان لەخۆ دەگرێت و بەردەوام لە بۆنەکاندا وەڤەری تایبەتی هەیە بۆ هەژاران و کۆمەڵگەیەکی قازانجنەویستە. بینینی پزیشکیش لە کۆمەڵگەکە تەنیا 3000 دینارە. سەرباری ئەوەی لە گەشت بەشە تەندروستی و خزمەتگوزاریەکانی دیکە داشکاندن بەبێ جیاوازی بۆ هاوڵاتیان کراوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.